بۆ یەکەم جار لە سلێمانی پێشنگایەکی بەرهەمە پیشەسازیە ناوخۆیەکان دەکرێتەوە کە سەرجەم بەشداربوانی پێشنگاکە کۆمپانیای ناوخۆیین و لە بواری پیشەسازی و بەرهێنان کار دەکەن. بەشێک لە کۆمپانیەکان دەڵێن بەرزبوونەی نرخی دۆلار و گۆڕانکاریە ئابوووریەکان نەبووتە هۆی ئەوەی بەرهەمی ناوخۆیی خواسی زۆرتری لەسەر بێت و بەرهەمە ناوخۆیەکان هەرزانتر بن لە بەرهەمە هاوردەکراوەکان، چونکە هێشتا کەرەستە سەرەتاییەکان لە دەرەوە هاوردە دەکرێن و لە کارگە ناوخۆیەکان بەکاردەهێنرێن. پێویستە حکومەت کاراسانی بکات لە هێنانی کەرەستە سەرەتاییەکان تا بەرهەمی ناوخۆیی کۆمپانیا پیشەسازیەکان بە هەرزانتر بدرێت بە وەبەرهێنەکان و هاوڵاتیان. بەرزبوونەوە و هەروەها نزمبوونەوەی دۆلار کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبووە، چونکە بۆ نمونە ئێمە کە ماوادی خاو لە دەرەوەی وڵات دەکرین بە دۆلار دەکڕدرێت، لە ناوەخۆ دەبێت بە دۆلار بفرۆشرێتەوە. لێرە خەڵک موچە بە دینار وەردەگرێت، هەر بدەبێت بە دیناریش ئەشیاکان بکڕێت، یعنی ئەو کاڵایانە ناوخۆیانە دەبێت بە ئەشیا بە دۆلار بکڕدرێت. ناچارە لێرە زەرێکی زۆر بە خەڵکەکە دەگەێنێت، چونکە ماوەی نێوان دۆلار و دینار گۆڕانکاریەکی زۆری بەسەر هاتووە، موچەکە لە لایەک بردراوە لە لایەکیش گۆڕانکاری ڕووداوە. وەک ئاگادارن بەرزبوونەوەی نرخی دۆلار تاوان تەسیر لەسەر هەموو شتەکان کردووە بەڕاستی. شیشیش هەر نازەم ئاگادار بنیان عالەمیان وەکو سعری بۆرسە شیش ئاسن بە بڵێن هەموو پێکاتەکانیەوە نرخی زیادی کرد، بەڵێ شیشی ماسیژێکێک بوو لە شانەی کە نرخەکەی زیادی کرد، بەڵام ئێستا تا ڕادەیەک سعرەکەی دابەزیوەتەوە، یانی تقریبەن جێگیرە با بڵێن. نرخەکە لەگەڵ بۆرسەیە بێ بڵێن بە عام لە بازاڕەکانی عالەما بەرز بێتەوە، نرخێمەش بەرزە بێتەوە. نەونە کۆمپانیای ناوخۆیی لێرەن بەرهەمەکانیان لە شارەکانی عێراق دروست دەکرێت، زۆر بەشیان بەرهەمەکانیان هەناردەی دەرەوە دەکەن. وەزارەتی پیشەسازی و بازرگانی هەرێم دەڵێت ئەوان کاراسانی تەواو دەکەن بۆ بازرگانەکان و کۆمپانیەکان لە هێنانی کەرەستەی سەرەتایی و لە سەرجەمباز و ڕوسوماتەکان دایانبەخشن بەو مەرجەی ئەو ڕێنمایانەی لە وەزارەت دانراوە کۆمپانیەکان جێبەجێ بکەن. مادەی سەرەتایی ئەو مادە خامێک کە پێویستە بۆ بەرهەمێنانی بەرهەمی کارگەکان، ئەوانەوە تەمان ڕێگای بەپێ ئەو ڕێسایەکە و یاسا و ڕێنمای هەیتمان دەبێت تەلەب تەقدیم دەکەن تر بەرزی دەکەنەوە. ئێستا ژەمە کردمانە هەفتەی ڕۆژێک ئەمە ئەو داواکارانێک کە دەگاتە لای بەڕێوەبەراتی گشتیمان جێبەجێ دەکەین و ئێستا هیچ گرفتێکمان نییە. پێشترێ پێشەوەی منیش لێوێ دەست بەکارم لەوانێ هەندێک گرفتە بێ، بەڵام ئێستا وردۆردەوە بەرەو تەوابوون و نەمادەستن. ئێمە وەکو حکومەت پشتگیری دەکەن لێخۆشبوونی گومرجی بۆ دەکەن. لێخۆشبوونی گومرجیمانە ئەوەیەکە بۆ پشتگیری لێخۆشبوونی 100% دەکرێتن ماوەدی خامی کە بۆ کارەکانمانە. ئەو پشتگیریش بۆ یەکە بتوانین بەرهەمی ناوەخۆ بەهێز بکەین، بتوانین بەرهەمی ناوەخۆ زیادکەین، بۆی بتوانین هەڵی کار زیادکەین، بۆی زیاتر ئەو سەرمایەکە پێشتر کە زۆر زیاد بۆ دەرەدەچێت ئەو سەرمایە لە ناو وڵات ببینێتەوە بۆ نیشتمان بنێتەوە. بەرزبوونەوەی نرخی دۆلار کاری کردوتە سەر بەرزبوونەوەی نرخی سەرجەم کەلوپە لە خواردەمەنی و پیشەسازیەکان. ئەو بەرهەمانەشی ناوخۆیین بەهۆی هاوردەکردنی کەرەستە سەرەتاییەکانیانەوە لە دەرەوەی هەرێم کاری نەکردوتە سەر دابەزینی نرخی بەرهەمە ناوخۆیەکان، چونکە تێچووەکان لەسەر کۆمپانیەکان زۆرە و بە هەمان نرخی ڕۆژیش بەرهەمەکانیان دەخەنە بازاڕەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.